بابەتی دووەم لە سپۆرت مەگەزین پەیوەندیی نێوان دوو زانکۆیە. زانکۆی هەڵەبجە لەگەڵ زانکۆی کوردستان یاخود لە زانکۆی کوردستان لە سنە پەیوەندیەکی وەرزشیان بەیەکەوە گرێداوە و فیستیڤالێکی هاوبەشی وەرزشی لە سنە ئەنجامەدەن. یەکەمین فێستیڤاڵی وەرزشی زانکۆی هەڵەبجە و زانکۆی کوردستان سنە بەڕێوە دەچێت. ڕاگری کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرزشەکانی زانکۆی هەڵەبجە بڵاوی کردەوە کارێکی هاوبەشمان ڕێخستۆ لە نێوان زانکۆی هەڵەبجە و زانکۆی کوردستان لە ئێران بۆ ڕێخستنی فێستیڤالێکی وەرزشی نێوان هەردوولا. دکتۆر ئاکۆ فەقێ ئاماژەی بۆ کرد فێستیڤالەکە چەند یاریەکی وەرزشی لەخۆ دەگرێت. ڕۆژانی 20 تا 24 مانگی دوو بەڕێوە دەچێت و یاریەکانی فوتساڵ و بالە و بادمنتۆن و تێنسی سەرمێز لە شاری سنە ئەنجام دەدرێت.